بڵێ بەڕێزان دەچمەلای تەوریەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان سەبارەت بە ڕێژەی توندوتیژی خێزان و هەروەها ژنانە لە ساڵی 2023 بەراورد بە ساڵی 2024 بزانین ساڵی 2024 بەگشتی ڕێژەی توندوتیژی بەرامبەر بە ژنان بەرامبەر بە خێزان چی بوون ئامارەکان چیمان پێدەڵێن لێرە و لەوێ لەنەوە میدیاکاندا لەنەوە سۆشال میدیا و لە پیجەکاندا ئێمە توندوتیژی جیاواز دەبینین بەرامبەر بە ژنان بەرامبەر بە خێزان و لەنیویشیاندا بەرامبەر بە منداڵانش دەکرێت جەباب بزانین ئایا ئەوەی کە لە میدیاکاندا باسی لێو دەکرێت ئەوەی کە چاوی کامێراکانی لە سەرەتەنا هەر ئەوانن ڕێژەکان بەراورد بە ساڵانی ڕابردوو تایبەترەگە بە ساڵێک پشت خۆی بەراوردیکەین بەراورد بە ساڵی 2023 ڕێژەی توندوتیژیەکان بەرامبەر بە خێزان و بەرامبەر بە ژنان چۆن بۆ گفتوگۆکردنی زیاتر دەچمە لای زۆر بەڕێز ڕائدراس فریا عوسمان بەرپرسی ڕاگەاندنی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونی توندوتیژی دژ بە ژنان و خێزان فۆتۆگرافە خۆی سەدور لەگەڵ مندا ئامادەن خەت و ڕاستڵاو لەوێ باین باش زۆر بەخێر بیت. زۆر سپاس بەیانی ئێوەش باش زۆر سپاس. سپاس خەت و ڕاست ڕێژەی توندوتیژی بەرامبەر بە ژنان و بەرامبەر بە خێزان بەگشتی لە ساڵی 2024دا چیمان پێ دەڵێن تایبەت ئەگە ڕێژەکە بین بەراوردیکەین بە ساڵی 2023 ڕێژەکە بەرز بۆ تۆ نزم بۆتەوە حاڵەتەکان چۆنن؟ بەڵێ ئەتوان بڵێم بۆکو بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونی توندوتیژی سلێمانی من قسە ئەەکەم بەداخەوە ئامارەکان تەواو نەبووبوون کە دوێنێ پەیوەندیان پێوە کردم بەڵام ئەوەی بەدەداچوونم کرد بڵێ ئامارەکان بەڕێژێکی کەم بەرز بۆتەوە لە چاو ساڵی بڵین 2023 و ئەگەر ئەمە بڵین ئەگەر بەرزیش بوو بێتەوە ئێمە ئیگەڕینەوە بۆ لایەنی هوشیاری تاکی کۆمەڵگە بەڕاستی لەبەرەوەی هەر کاتێک ئامار بەرز بێتەوە واتە ئەو تاکە وشیارە لەوەی کە توندوتیژی بەرامبەر کراوە بێدەنگ نەبێت بەڵکو سەردانی ئەم بەڕێوەبەرایەتیانە بکات سەردانی نووسنگەکانی ئەم بەڕێوەبەرایەتیانە بکات بۆ وەرگرتنی سکاڵا بێ خود بۆ ڕاوێژ بێت. زۆرترین ئەو حاڵەتانێک کە تۆمار کراون توندوتیژی لە ساڵی 2024دا لە چیدا خۆی دەبینێتەوە و بەرامبەر بە کامیشیانن زیاتر خێزانن یاخود ژنانن؟ ئێمە لەبەرەوەی کە خێزانی وەرەگرین بە پێی یاسای ژمارە 8 ساڵی 2011 واتە کار بۆ تەواوی تاکی خێزانەکەین تاکو پلە چوار هەر تاکێک کە ڕوبەڕووی توندوتیژی ئەبێتەوە سەردانی ئەم بەڕێوەبەرایەتی ئەکات هەر بۆیە کێشەکان جۆرا و جۆرن کە سەردانمانەکەن بەڵام زۆرترین ڕێژەی کە تۆمار کرابێ لە لای ئێمە توندوتیژی جەستەییە واتە شەڕکردنی نێوان هاوسەرەکانە و دواتر بڵین لە دوای ئەمە شەوە ستێپی دووەم کە ئەتوانم بڵێم زۆر زۆر بەرچاوە لە ئێستا ئەویش خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنە و من زۆر کات ئەمە وتووە کە سەبەبی هەر توندوتیژیەکی تر مەسەرەن جەستەیی بێ یاخود دەرونی بێ ئەیگەڕێنمەوە بۆ خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن ئەگەر لی بکۆڵیتەوە بەڕاستی کاتە حاڵەتەکان توندوتیژەکان لە چوارچێوی چیدایە خات ڕاستە لە چیا خۆی دەبێت ئایا توندوتیژی جەستەییە یاخود توندوتیژی دەرونیە یاخود زیاتر لە چیدا خۆی دەبینێتەوە؟ وەکوتم هەمووی یعنی توندوتیژیەکان بە هەموو ڕێژەکان سەردانیان بەڕێوەبەرایەتیاکەن بۆ ئاشنابوونی بینەرانیش هەر پێم خۆشە باسی ئەوە بکەم کە توندوتیژیەکان جین بۆی کە باسم کرد لایەن ڕوون بێت دیارە توندوتیژی هەر فشارێکە بۆ سەر مرۆڤ جەستەیی بێت کە بە شوێنەوار بەجێبێڵە لەسەر جەستەی مرۆڤ یاخود دەرونی بێت کار لە دەرونی ئەو کەسە بکات توندوتیژیەکان بڵین جەستەی و دەرونی و هەروەها سێکسی و ئابووری و لە ئێستاشدا خراپ بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندیکردنە ئەو کەسانی کە سکاڵا تۆمار ئەەکەن زیاتر وەک باسم کرد خراپ بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندیکردن ئەوە زۆر زۆرە کە کاتێک پەیوەندی بە هێڵی گەرمی بەڕێوەبەرایەتی ژمارە 190 ئەکەن و ئەوانشی کە تۆمار کراوەکو سکاڵا لە ناو نووسنگەکانی ئەم بەڕێوەبەرایەتیە هەڕەشەکردنی تایە جنێودانی تیا واتە توندوتیژی دەرونی و هەروەها جەستەیی. بەڵێ کاتە لە ڕووی تەکنۆلۆژیا و مۆبایلەوە کە توندوتیژی بەکاردەهێنرێت بۆ منە هەڕەشان لێ دەکرێت یاخود بە شێوازە لە شێوازەکان ئایان ترسێنن یاخود کەسانی نزیکی خۆیانن کێنەوە کەسانی کە بە خراپ مۆبایل بەکاردەهێنن؟
بەڵێ دیارە ئەم ئامێرە ئەلکترۆنیە زۆر بە خێرایی لە ناو کۆمەڵگەی کوردەواریە بڵاو بۆ بەبێ ئەوەی کە هیچ ئاستێکی هوشیاریان هەبێت لە بەکارهێنانی سوۆسیال میدیا بۆیە لێکەوتی زۆر خراپی لێکەوتێتەوە ئەتوانم بڵێم تاگ ناهوشیارە بەرامبەر بەکارهێنانی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە بۆیە زۆر کات ئەکەونە کێشە و لە ئەنجامی خراپ بەکارهێنانیە و کاتێک پەیوەندی بە ئێمە ئەکەن زۆر کات ئەو کەسانەی کە بوونەتە هەڕەشە بۆ سەر ژیانی ئەو تاکانە وەکو ئەتوانم بڵێم وەکو بارێکی ئابووری بۆ خۆیان دەسەبەری بکەن بۆ نمونە هەڕەشە لە کەسی مناڵ بکەن یاخود لە تەمەنی 15 ساڵ بۆ سەرەوە بە سەرەتا چۆن یەنە پێشەوە لەگەڵیا داوای وێنەیەکی لێ ئەەکەن مەسەرەن بە نیازیەوەی کە ئەلاساس هاوسەگیری بکەن و دواتر هەڕەشەی پێ لێ ئەکات بەرامبەر بە بڕێک پارە بەداخەوەکە ئەم مناڵەش لەوانەیە ئەو پارەی نەبێت کە بیگەێنێت بۆیە ناچار ئەبێت کە لە دایک و باوکی بەرێت دوای ئەوە ئەم بڕەپارەیە ئەو کەسەی بەرامبەر بڵین هەراسان کرد تێر ناکات داوای پارەی تری لێکات کەسی بەرامبەریش کاتێک کە نەیبێت داوای چونە دەرەوەی لێکات شتی خراپتری لێ ئەکەوێتەوە بۆیە لەو کاتانە ئەگەر هوشیار نەبێت واتە پەیوەندی نەکەن بەلایەنی پەیوەندی دارەوە کێشەکان بەرەو قورستر ئەڕوات ئەگەر ڕاستەخۆش پەیوەندیەکە بپچڕێن و پەیوەندی بەلایەنی پەیوەندی دار بکەن یاخود کەسێک لە ناو خێزانەکانیان کەسی خەیان پێ بکەن ئەتوان بڵم کێشەکە تا ڕادەیەک چارەسەر بێت خاطر ئەتوانین بڵێن ئەوی کە پەیوەندی بابەتەکانی تەلەفۆن و تەکنۆلۆژیاوە هەیە ئەتوانین بڵێن ئەمانە گروپێکن وەکو باندێک وابن یاخود ئەمانە حاڵەتن ڕوئەدات جاتە شێوازەکە چۆناییە بەڵێ تایەتی لە هەموو جۆرەکان بەداخەوە تایەتی گروپە کاتێک کە دەستگیر ئەکرێن لە خۆشببختانە ئێمە هاوکاری سەرەکیمان ئاسایشی سلێمانیە بەشی تاوانە ئەلکترۆنیەکان لەوێ چیرۆکی زۆر جیاواز ئەبیستین کە کاتێک بەدادا چوون ئەەکەن یان کەسێک دەستگیرەکەن سیرەکەین چەند کەسێکی لەگەڵدایە واتە بە شێوەی گروپ ئەتوانم بڵێم کەسەکان هەراسان ئەەکەن یاخود بە شێوەی تاکیش بێت قوربانیانی ئەم جۆرەتون وتیژە زیاتر لە کام چینە لە کام تەمەنە کێن ئەوانن کە زۆرترین قوربانی ئەم ناتوانم ئێستا دەستنیشانی کەم لە هەموو چین و توێژەکانە ئەتوانم بڵم قوربانیمان هەیە لە هەموو تەمەن و ڕەگەزەکانە قوربانیمان هەیە مەرجنی هەر ئافرەتیش قوربانی بێ زۆر کات پیاوەکانیش قوربانی پیاوەکان لەلایەن ژنانەوە دەبن بە قوربانی واتە کەسانێکی پەیوەندیەکان پێوە دەکەن ئەگەر هاتوو پیاوەکە قوربانەکە بێ ژنەکە ئەو کەسێکە توندوتیژەکان بەڵێ لەلایەن ژنانەوە بەداخەوە زۆر کات لەلایەن پیاوانیش خۆیانەوە بۆ نمونە خۆی ئەکات بە ئافرەت کە لە ئەسڵا پیاوە پەیوەندی بە ڕەگەزی بەرامبەرەکەم ڕەگەزی خۆی بڵین زیرەکی دەستکرد ئەی ئەوە تەنگەکەی دەگۆڕێت نازان بۆ زیرەکی دەستکرد بەڵام زۆر کات یعنی هەر ڕسمی خوازرا و دائەنێن لەبەرەوە کەسی بەرامبەر تێکەوێت ڕێژەکە چۆنە ئەو ڕژی ئەم توندوتیژیە بەڵێ ئێمە خۆشببختانە هێڵی گەرمی 1990مان هەیە کە ئەم هێڵە بەردەوام لە کاردان 24 کاتژمێرە بە بێ جیاوازی ڕەگەز و تەمەن و ئاین ئەوانی کە پەیوەندی بۆ هێڵە گەرمەوە ئەەکەن لە هەموو جۆرە ئاست و تەمەنێکە پەیوەندی ئەەکەن و سکاڵاکان تۆمارەکەن و ڕاوێژی یاساییان پێ ئەدرێت. زۆرترین حاڵەت کە ڕووی دابێت کاتێک کە ئەم جۆرە توندوتیژیان بەرامبەر دەکرێت یاخود ئەنجامەکەی چی بووە کاریگەرەکانی چی بووە قوربانەکان لێکۆتەکانی چی بووە چی بەسەر هاتووە بۆ نمونە زۆرترین حاڵەت کە بەهۆی توندوتیژی ئەلکترۆنیەوە تۆمار کرابێت. زۆر کات جیاببوونەوەی هاوسەرانی لێکەوتوێتەوە بەداخەوە زۆر کات وەکو ئەوەی کاوتەم یعنی نەگەیشتوتە ئەوەی کە زۆر قورس بێت یا ئاستی هوشیاری ئەو کەسە باش بووە توانێتی پەیوەندی بەلایانی پەیوەندی دارکات کێشەکەیمان بۆ چارەسەر کردووە بۆ ئەوەی کە شیرازەی خێزانەکە تێک نەچێت ئێمە ئاشتەواییمان بۆ کردووە یاخود کەسی سێهەم کە هەراسانکەرەکەیە گەیاندومانەتە لایەنی پەیوەندی دار تاکو و ئەو شتە بوەستێنێت و کەسەکە بچێتەوە باری ئاسایی ژیانی خۆی. بەڵێ کەواتە ئاستی هۆشیاری ژنان ئاستی هۆشیاری تا بەگشتی لەم ڕۆ چۆنە؟ بەڵێ
دیارە ئەم بەڕێوەبەرایەتی بەرەنگار بنووی تونتیژی وێڕای ئەوەی کە ئەو ئەرکە قورسەمان لەسەر شانە وەرگرتنی سکاڵایە یاخۆت ئاشتەوایی خێزانەکانە لەگەڵ ئەوەشدا ئێمە لایەنی هوشیاریمان گرتوتە ئەستۆی خۆمان کە بەردەوامین لە پێشکەشکردنی سیمینار بۆ هوشیاری تاکی خێزان و تاکی کۆمەڵگا لەسەر جەم ناوەندەکانی خوێندن هەروەها پەیمانگا و زانکۆکان و سنوورەکانی دەرەوەی شار بۆ دایکانی خوێندکاران بۆ ئەڵم دایکان چونکە دایکان زیاتر نزیکن لە مناڵەکانیانەوە ئەتوانم بڵێم تا ڕێژەیەکی باش توانیمانە پەیامەکان بگەێنین و ئەنجامیشمان هەبووە بە چاوی خۆمان ئەبین ئەویش ئەوەیە کە کاتێک ئێمە سیمینارێک پێشکەش ئەکەین ئاستی بڵین ئاستی وشیاری و تاکانە بەرز ئەبێتەوە پەیوەندیەکان بە هێڵی گەرم زیاد ئەکات ئەمەش بەلای ئێمەوە خۆشببختیە لەبەر ئەوەی ئەزانین کە ئەو کەسانە تێگەیشتون لەوەی کە ئیتر چیتر ئەو تونتیژانی بەرامبەریان ئەکرێت لە ڕووی ئەلکترۆنیەوە بە یاخۆ جەستی و دەرونیەکەەوە بێت نەیشارنەوە و بێدەنگ نەبن باسی بکەن لە ڕووی خێزانەوە لە ڕووی منداڵەوە تونتیژەکان بەرامبەر بەوان چۆنە تایبەتتر باسی منداڵ بکەم ڕژێت تونوتیژی بەرامبەر بە منداڵ لە ئێستادا لە چ ئاستێک ئایا بەشێکە لەو تونوتیژی کە بەرامبەر بە خێزان دەکرێت یاخود بە شێوازێکی جیاوازتر ئەوان توانم بڵێم ئەوانەی کە سەردانی ئێماکان زیاتر هاوسەرەکانن طبعاان قوربانی سێ هەم لەو بینەیە بێجگە لە هاوسەرەکان مناڵەکانیانە یعنی ئەگەر ڕێژەی تونوتیژی لە نێوان هاوسەرەکان یاخود تاکەکانی خێزان زیابێ بە دڵنیاییەوە بۆ سەر منداڵەکەش زیابێت بەس وەکو ئەوەی کە بە دەقیقی منداڵ سکاڵای تۆمار کرد بێ لای ئێمە بە ڕێژەیەکی کەمە. ئێستا بارە بۆ هەواڵانی کە لە میدیاکاندا بڵاو دەکرێتەوە یاخود ئەو ڕووداوە دڵتە زەنانی کە ڕۆژانە لە میدیاکانەوە دەبیستین و دەبینین کە بەرامبەر بە ژنان و تایبەتر بە بەرامبەر بە خێزان زۆرجار بۆی کێشێکی خێزانیەوە چەند کەسێک لە ئەندامانی خێزانەکە دەبنە قوربان یاخود ئەوانش بە هەمان شێواز لەناو کێشەکاندا تێوە دەگرێت تا چەندێک هەموو ئەو ڕووداوانی کە لای ئێوە هەن هەموو ئەو تونوتیژیانی کە لای ئێوە تۆمار دەکرێن لە میدیاکاندا نیشان ئەدرێت یاخود ئەمە بەشێکن لەوانی کە ڕۆژانە میدیاکان ڕووماڵی دەکەن ئێمە ناتوانین کێشە خێزانەکان بێنینە سەر شاشە بەڕاستی و بە باشیشی نازانین لە بەرەوەی تایبەتمەندی خێزانە و دوجار لێکەوتەی خراپی لێ ئەکەوێتەوە بەداخەوە بۆ نمونە تونتیژی بەرامبەر تاکێکی خێزان کرێ من بیهێنمە سەر شاشە بە جۆرێک لە جۆرەکان تونتیژیەکی بەرامبەرکرا بێ باگراوندێکی خراپ بەجێ ئەهێڵێ بۆ منە لەوانەیە مناڵەکانی دواتریان گەورە بن ببینن کە دایکیان یاخود باوکیان و تونتیژی بەرامبەر کراوە ببێتە لەکەیەک بنەوتوانیان پێیان خۆش نەبێ و بیانێ بە جۆرێک لە جۆرەکان تۆڵە بکەنەوە یاخود لە ئێستا مەسەڵەن کەسێک تونتیژی بەرامبەر کرا ببیهێنمە سەر شاشایان باسی چیرۆکەکەی بکەم لەسەر شاشە ئەو کاتە مناڵەکانیان بە هەمان شێوە یعنی ئەگەر گەورەش بن مناڵەکان بۆ ئێستاشیان هەر باش نابێت تا چەندێک تەندروستە یاخو ناتەندروستە نیشاندانی ئەم حاڵدە تونتیژیانە لەسەر شاشەکان یاخود دەبێت سانسۆرێک هەبێت دەبێت فیلتەرێک هەبێت بۆ نیشاندانی ئەم حاڵەتان بەڵێ بێگومان ئێمە پانێڵێکیشمان هەر لەو بارەیەوە ڕێکخست لە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی تونتیژی لەسەر چۆنەتی ڕۆماڵکردنی هەواڵەکانی تونتیژی بەرامبەر بە ژنان و کچان پێویستە کە سانسۆر هەبێت وا پێویست ناکات بۆ نمونە ئەو کەسێک کە تونتیژی بەرامبەر بە کەسێک کردو بیکەینە پاڵەوانێک و بهێنینە سەر شاشە چونکە لەوانەیە چاولێکەری دروست بێت یاخود لە ناوچاوەکە داڕشنەکە بەڵێ هەمووی ئەبێتە ینی وەکو شتێک بەرنامەیەک بۆ کەسێکی تر بڵێ بە هەمان شێوە ئەو هیچی لێ نەکرا با منیش ئەوە بکەم یان ئەوە ئەنجام بۆیە بە هیچ شێوەیەک ئێمە لەگەڵ ئەوەیان نین کە تونتیژیەکان بینینە سەر شاشە ڕاستخان سەبار بە ڕۆڵی شەڵتەرەکان ڕۆڵی شەڵتەرەکان لە ئێستادا چۆن هەڵدەستەنکێنیت ئایا شەڵتەرەکان لە ئێستادا بەڕاستی پەلانکێکی ئارامن بۆ هەموو ئەو قوربانیان یاخود بۆ هەموو ئەو ژنانی کە تونوتیژیان بەرامبەر دەکرێت بەڵێ دیارە ماڵی دەڵدەدانی ژنانی هەڕەشە لێکرا و سەر بە وەزارەتی چاودێری و کۆمەڵایەتیە سەر بە وەزارەتی ناوخۆنیۆک و بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونی تونتیژی بەڵام لەبەر ئەوەی ئێمە ئیشەکانمان بەیەکەوە هاوکاری یەکین خۆشبەختانە ئێمە شەڵتەری سلێمانی هاوسەی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونی تونتیژی ئەتوانم بڵم تا حدێک ئاگامان لە ئیش و کارەکانە خۆشبەختانە ئیش و کاری زۆر باش کراوە لەوێ هەر دوێنێ بەدادا چوونێکم کرد کە
ئەو کەیسانەی کە لە شەڵتەر بوون ئەتوانم بڵم بە ڕێژەی لە سەیە هەشتای چارەسەر کراوە و گەڕاونەتەوە ناو خێزانەکان کە ئەمە هەواڵێکی خۆش بوو لەبەرەوەی کەمترین ڕێژە حالیان کەیس لە ناو شەڵتەرەکان ماونەتەوە ئەوانش ئەوانن کە زیاتر کە کێشەکانیان کەوتونەتە بنبەست و چارەسەرکردنی کێشەکانیشیان لە ڕێی ئەو نووسینگە و ئەو بنکەی پۆلیسانەیە کە کەیسەکانیان ڕاستی ئەو شەڵتەرە کردووە و بێجگەلەوە لە ناو شەڵتەریشە بە هەمان شێوە توێژەری کۆمەڵایەت و دەرونی هەیە بەردەوام لە ئەپدەیتان لە چاکسازیان و زۆر بە شێوەیەکی باش مامەڵەیان لەگەڵ دەکرێت. خات و ڕازۆک و دو پرسیار ئەتوانین ڕاست لەسەر ئامارەکان بەتاڵی کۆ نەکراونەوە بەڵامەکو بەڕێژەی باسی لێ بکەین. ساڵی 2024 زۆرترین توندوتیژی بەرامبەر بە کامچی کراوە ژن پیا و یاخود منداڵ. بەدڵنیایە ژنان زیاتر تونتیژیان بەرامبەر کراوە ئەتوانم بڵم ئەوانەی کە سەردانی ئەم بەڕێوەبەراتیان کردووە لە هەردوو ڕەگەز دیارە چ پیا و بەیاخود چ ژنان بن بەڵام زیاتر ژنانن کە تونتیژیان بەرامبەرەکرێت بەداخەوە و پیاوانیشمان هەیە کە سەردانی ئەم بەڕێوەبەراتی کردووە ئەوانیش بە هەمان شێوە ئەتەرگار لە ڕێی هاوسەرەکەیانەوە بێت تونتیژیان بەرامبەر کراوە یاخود لە ڕێی مناڵەکانیان یاخود کەسانی تری وەکو بڵین کە وتم تاکو پلە چوارواتا خاڵ و خاڵۆزا و پرزا. زۆر سپاس بە زۆر بەڕێز ڕائید ڕاستفریا عوسمان بەرپرسی ڕێکاندنی بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان و خێزان. سپاس بۆ تۆ، سپاس بۆی کە لە بانەی ئەمڕۆ کوردستان لەگەڵ ئێمە ئامادە بووی. زۆر بەخێر. سپاس بۆ ئێوەش.